بینەرانی کۆباس لە گوندی سیاگوێزم دیارە سەرباری ئەوەی گوندی سیاگوێز بە نیشتیمانی گوێز بەناوبانگە و گوێزێکی جوان و چاکی هەیە لێرە ئایلەیەک هاتوونەتەوە بۆ نێو باخەکەی خۆیان مشت و مڕ و جەوەکەیان گەرمە هەم بۆ چێژ لێنان هەم دەمەتەقی و قسەی خۆش ئەشمەلای سەرۆک عایلەکەیان چێژ لێنەرەکە سڵاو لێ بێدا حاجی ئەوە بۆ ئەم چێشتەر عایدی ژنە سەرچاوم هاتی وەڵای ترەبێ هەر ژن خەریبێ و پیاویژەوە تا خەریکن گۆشتەکە بژێنن و بەس عایدی گۆشت ئارە وەڵاوان بەس عادی گۆشتەکە خوانەکە چێشتێ ناوەڵا لی نانێ هەرهەمووی ئەبێ خۆمان لێنێن ئافرەت چێژ لێنێ وانش خەریکی گۆشت برژانن حاجی لە چۆ هاتوون بۆ سیاگوێز ئێمە لە پێنجێنەوە هاتووین بەڵێ تر ڕۆژان بەڵێ هەموو ڕۆژەیەنەوە جمعانیش ئاوام ناڵەکانێنەوە حەزیان لەم جەوەیە و میوانی تر لەگەڵ خۆیانێنن بە خێربێن سەرچاو مناڵەکان لە کوێن ناڵەکان لە سلێمانیوەیە شارین مناڵەکانمان شارین لە شارەوەیان ئەرەوەڵ کەژووکێوەن وەڵایتە زوو لێرە بوون و ئێستا لە سلێمانی دانیشن بەس جمعانێنەوە بۆ لای نەوەکان فێریم کەژووکێوەن نەوەکانمان نەوەڵا ئەوەی کەنەوەی بچوو بێنەوەڵا فێری ئێرە نین وەڵە بۆ ناکەن ئێران پێخۆشە ئەوە نییە مناڵەکانە لە ئێمە ناڕۆینەوە لێرە ئەبین چێشتی سەرجار تام و چێژی تایبەتی خۆیە جامانش لە شار و هاتگن داوای چێشتی دارە لەکەن وەتای ئارە وەڵا من هەر چێش بە ئاگر لێنێ میوانمان بێت غازیشی لێنێ بەس بە ئاگر خەریکی چێژێنانە هەر بە ئاگرەکە لێنێ هەرمان تا چێشتی ئاگر جیاوازە لەگەڵی غازی ئاگرەکە خۆشترە بەڵێ ئارەوەڵە چێژی تایبەتیە بۆ چۆ ئاوا لەگەڵ خێزانەکە تا کۆ بیتەوە دیهێنە پێخۆشە کە ئاوایان جمعانەیسەوە کوڕمانە ئەو بووکمە ئەوە هێوەرمە هێوەژنمەوە هێوەرمە هاتوون بە خێر بێن لەگەڵێەوە سەر چاوەکانم ئەرەوەڵا زۆرم پێخۆشە کە ئاوە ئێمە خوانێ بڕە جمعان هە دایمە ئاوە قەرەباڵەقین شوێنانە شەژە تەماتەیەکی سوورەکرا و کولێرەیەکیش بێ هەر خۆشە ئاڵێن هەر خۆشە بەستر ئێمە هەر لێنێ چێشت ئارەوەڵا چێشتون ئارەوەڵا چێشتونانەکە هەر لێنین و خوانێ بڕە هەر قەرەباڵەقین هەمیشە وا قەرەباڵ خۆ ئاوەجان بن بینەرانی کۆباس دیارە ئەبە کە حاجی خەریکە بامێ و برنج و بامێ بە گۆشتەوەدا بەڵێ ئەرەوەڵا بامێمان چیانە بێ هیچ نییە ناوەڵا نەوەڵا هەر بە گۆشتەوە خۆشە بامێ ئەڵەن گۆشت هەر خۆشە بکرێتە هەرچی هەر خۆش بسێتە هەشتێکەوە هەشت لێ گۆشتی تیاابێ خۆشە ئارەوەڵا ئەوەی کە لە جیمەنەکاندا دەبینرێت خێزانێکی جوانن کە لە گوندی پێنجێن و باخیانەیە لە سیاگوێز وەکو خۆدا حاجی ژووتی هەفتانەیەنەوە بۆ باخەکەیانوە بۆ سەرپەرشتی باخەکەیاندا حاج گوێزیش پێگەشتووە بەرە بوومی ئێستا کاتێتی گوێزە کوتنەوە ئەوەی لە سلێمانی بێتەوە بەڵێ پێگەیەوە گوێز دەکەمان بێژە پیان ناگاتان لە گوێز بێ ئارەوەڵای تر وەزی ئیش خۆشە زۆریش ئەرەوەڵادا بارەوە زێرەوەڵا ئیشکردن خۆشە بەتەنیا ناکرێت ناوەڵا بەتەنیا ئیشیلادێ ناکرێت شیلادێ قورسە ژینی لادێ سەیرانە گەرچی تۆزێگرانە بینەرانی کۆباس ئەمەی کە لە دیمەنەکان دایمدا حاجی چێشتونانی بەجار لێ ناوچەیەکا بۆ خێزان جوانەکەی و هەمویان کۆبوونە چۆ لێرە هەم سەرپەرشتی باخەکەکەن هەمیش بەروبوومی باخەکە لەگەڵ خۆیان نابن و هەمیش کاتێکی خۆش بەسەرە بن و هەمیشە لە خۆشی شاوندا حاجی شەڵڵە یاخوا ئێوەش بەخێر بن سەر چاوم هاتن یاخوا بەخێر